خۆشاتنەوە بۆ کورد کۆنەکشن بەشی کوردی دەنگی ئەمریکاوە کە دەشتوانن ڕاستەوخۆ لە کەناڵی NRTەوە بینەری بن. من بەڵێن ساڵح و هەروەهاش ساڵح دەمیجەر پێکرا میوانداری کورد کۆنەکشنی ئەمڕۆ چوارشەمە دەکەین. سپاسبەرین ئەم ئیرۆ کورد کۆنەکشنەدا ڕوونیدن سەر گەلک مژارین گرێدایی ئەمریکا هەرێمێ و جیهانێ دەناودەژی هەلبژارتنên سەرەتاییên ئەمریکا و شکستنا لێستچێنی لە بەرامبەر ئالیگەرەکە ترامپ ئیمزاکردنا بایدن یا یاسەیا کێمکردنا ئینفلاسیۆنê pêvajiyên dawî li Bakur û Jilatê Sûriye û êrişên berdewamên Tirkiye li wer û hin mijarên din jî. قەیرانی ناوچی ئێران لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەییدا ئەگەر و نەگەری زیندووکردنەوەی ڕێکەوتنە ناوچەکەی ساڵی 2015 تەوەرێکی تری کورد کۆنەکشنی ئەم ڕۆمانە هەروەها قەیرانی عێراق و دواترین پەرەسەندنەکانی ڕەوشی سیاسی ئەو وڵاتە بەشێکی تری ڕووماڵی ئەو ڕۆی کورد کۆنەکشنە. ئەنداما ئەنجومەنە نونەران یا ئەمریکا یا ویلاتە وایۆمینگ لێستچێنی دژبەرە کۆماریە هەری تند یا دۆنالد ترامپ دە کۆنگرێسێدا ڕۆژا سێشەمێ دە پێشبرکە سەرەتاییە کۆماریان دا تێک چوو لە بەرامبەر هەڤرکا کۆ ji hêla serokê berê ve tê piştgirîkirin di serkeftinekê da ku destê Trump li ser bingeha partiyê xurtir kir. Endama kongresê bo gera sêyemîn û hevalbendên wê di derbarê siberroca wê de rojeke reşbîn derbas kir û têgihiştin ku piştgiriya Trump li wilata ku wî di helmeta 2020 de ciyawaziya herî mezin bi dest xiste bû piştgiriyeka berbiçav da rekebera Çênî Harriet Hagman. لە هەڵبژاردنە بەلایەکەی ستانی ئالاسکادا سیناتۆری کۆماری لیسا مۆرکاوسکی کە بەردەوام ڕخنەی هەبوو لە داناڵد ترامپ و تەنانەت لە دۆسەی ئیمپیچکردنەکەی ترامپدا بە دەنگیدا بوو. لە ئێستادا ڕوبەڕووی ئاڵنگاری بۆتەوە لەلایەن کێڵی شیباکای ڕکابەریەوە کە داناڵد ترامپ پشتیوانی دەکات. هەر چۆنێ بێ ئێستا پێدەچێت لیسا سوود ببینێ لەو گۆڕانکاریەی ساڵی 2020 کرا لە شێوازی دەنگداندا لە ئالاسکا گەورەترین ستانیشە لە ئەمریکادا. بەپێ ئەو گۆڕانکاریە هەموو کاندیدەکان بەشدار دەبن لە هەڵبژاردنێکی کراوەدا ئەوجا 4 کاندید کە زۆربەی دەنگەکانیان بەدەستهێناوە دەچنە هەڵبژاردننی گشتیەوە. هەرچەندی نونەرا کۆماری لێستچێنی لە وایۆمینگ دە هەلبژارتنên سەرەتایی de li hember Harriet Hagman şikest li sînatora komarî Liz Murkowski ku ew jî li dijî serokêberê Donald Trump li Alaskayê astengiyek rakir diviyabû di hilbijartinên heştê mijdarê yên kongresê de bi hevrika ku Trump piştgiriya wê dike kelî şîbakara rûberû bimîne ji ber ku her du kandîd di hilbijartinên seretayiyên nepartîtî yên wê wilatê de pêşketin. Hevkarê me dexîlê şemok ji pêş kongresê bi me re ye dem baş dexîl te çi divê derbarê de heye. بەڵێ ساڵح دەم باش وەکی وەژوو دەنگ و باساندا گوتی دیارە لێستچێنی سەر نەکەت و ئەو سۆزا دۆنالد ترامپ بوو ئەف هەلبژارتنین پێشینن ji bo destnîşankirina kandîdên komariyan niha ji bo helbijartinên dahatî gelkî giringin yan çavlêtî kirin gelkî ji ber hindiye ku dû berekî di nav komariyan da durust bûye ew ên piştemanên Trump ew ên ku ne digel Trump em dizanîn deh ji endamên kongresê li dijî Trump rawsiyan de wê kêşeya siyasiya ku di sala borî de dest pê kirî û mesela dengdana li dijîwî yan dengdana a li dijîwî dayîn ji bo mesela împîçkirina wî îca wî dane bû pêşiya xwe û soz dabû ku lêstçînî ser nekeve. Helbijartinên şevîrî ser neket lê em guhê xwe bidin wê jî axiftina xwe habû ka ew çi dibêje. Ji navdeh endamên komariyên kongresê ku deng dabû biryara tawanbarkirina serokêberê Donald Trump lêstçênî ya heştê bû serketinê bi dest neîne. Dengderên komariyên wîlata Wyoming deng nedan lêstçînî heta bikaribe xwe ji bo gera çareya endametiya kongresê berbijar bikan.
نه اندامتیا کنگریسی و نه چه پوستین لوی والاتی جوان بهاین گرینترین گومه سندخاریا بپارێزین من باشد زانی انجامن سیاسی یان پشگرتنا من بووی ارکی دی چند خراب بن. سرنکتنا لیسچینی لهمبر حارد حاکمن جه انجام رخنه‌وی تند بو لدونالد ترامپ. او بتندی راسی تیوریا پلانگیریا ترامپ بو سبارت هلبجاتنین 2020 و هر وسا بودجهگرا سروکی کمیته اجواتا نونران یاکو لی کولین دیکا دی ایریشا سر کنگرسی دا لششی مهایک 2021. سرنکتنا وی گرانیا سیاسیا سروکی بری دونالد ترامپ دناف کوماریان دا گران ترکر لولایات کی کوی مازنترین سرکتن تیدا بدست اینابو. هلبجارتنین پیشین دماهی کاتن لینوکا کار راست و درست دست بیکر. ترامپ کو سوزا سرنکتنا لیسچینی دابو شویدی لسر میدیا جواکی شاهی کرد. هارت هاکمن بو کاندیدا کوماریان لویومینگ. پشتوانی او یا اشکرا ام گهاندینه سرکفتنه. خانم لیسچینی گوتا پشتوانین خوا دگل داوی هاتنا وان هلبجاتنان شر شکست پی اینانا ترامپ دست پیدکا. از هر کارکت کم جبو دونالد ترامپ جارک دی نزیکی کشکسپی نبت. و نیشانا قناغ گنو دابر چاوان. از گمانت کم که اوده جبو هلبجارتن سروکاتیا لسالا 2024 بر بجار بد و ده بعد دنگه راست دنگه پیگشتی و کوماریان استریاکا دنوقا ترامپی دا. بله صالح يعني وكي وجه دنگو باسن خدا گوتی لدسپیکی ارمانجا دیا دونالد ترامپ یا کوماریان پشتوان لولاية آلاسكايا ليسا موركورسكي كود جبو غركاديا انجمن سيناتوران خو بربجير بكا ديار ديسان كيشاويان اصلا قال بيشاوي جا انجامي هندي ويجي دنگ دابو لديجي ترامپ مثلا امپیچ کردنی. باشه دخیل یعنی پشتی کو ام ببیجن کوماریان با اواکی فرمی دست ج پشتگیریا لیز چینی کشاند و دمه چارنو سوی سیاسی سبارو جوی سیاسی و چاب او کار چه بقدم پیشته. حال جد سپیکا افکیش عدروز بول مثلا حال بجاتنین 2020 و مثلا کو سروکی بر دونالد ترامپ راضی نبی به انجامه لیس چینی لدیجی درکد و الوی روجی و حتی نهاج یک چیزی بجا اوی هر کاری کی بکه جبوکو دونالد ترامپ نگه کوچ کاس بیجاره کدی ایجا وساطی گوتن حکومت راپورت دجی بیستی و که هندک شروع وکات دبینن کو مثلا نها جرا دلیوه هیا خو کاندید بکه بو حل بجاتین سروکاتی جو لای کوماریان و لهمبر دونالد ترامپ کو دوباره یک مازن و دناف کوماریان دچی برنگا و تزانی جی دادگاه لسر يعني ليكورين اللي قال دونالد ترامپ تكرنو نائزانين كجاري كي باشا روجا دونالد ترامب تشيبا او ليكورين هذا كونغرس دجي وجاري كدي لما هابيت جاري كدي رونن جاري كدي ليكورين اخوا بدومين ايجارنا دياره و كي ببا كانديد كوماريان جبو هالبجاتين 2024 بله افکار ما داخل شما تش پیش کنگرسی مراوی گلکس سپاس سەرۆکی ئەمریکا بەرنووسی گۆڕانی کەشوها و خزمەتگوزاری تەندروستی مۆر کرد کە بە دوابەشی کارنامەی ناوخۆیی خۆی ناودێری دەکا. سەرۆک جۆ بایدن ڕۆژی سێشەمە و بەرنووسەی مۆر کرد و بوو بە یاسا و لەوانەشە ئەم یاسایە پێگەی دیموکراتەکان بەهێز بکاتەوە لە هەڵبژاردنەکانی میدتێرمدا کە بڕیارە مانگی یازدەی داهاتوو بکرێت. بایدن وەک بەڵگەیەک بۆ دیموکراتی ئاماژەی بە یاساکە کرد و دەژڵێ گەلی ئەمریکا سەرکەوت و لە بەرامبەریشدا بەرژەوەندیە تایبەتەکان دۆڕا. ئەو بودجانەی لەم یاسا نوێیەدا تەرخان کراون بۆ ژینگە و بۆ بواری تەندروستی و بابەتەکانی تری یاساکە لە ڕێژەی باجدانی کۆمپانیا گەورەکان و کەسە دەوڵەمەندەکانەوە دابین دەکرێن. ساڵح کۆمەڵە پەرەسەندنی زۆر گەورە هەیە لە ئەمریکا و ئێستا ئەمریکایەکانیش بەڕاستی چاوەڕوانی ئەنجامی کۆتایی ئەو هەڵبژاردانەی میدتێرمن وەکو خۆشت دەزانی بەلای زۆرێک لە شیکەرەوە هەڵبژاردنەکانی میدتێرم ئاماژەیەکی زۆر گرنگ دەبێت بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی لە ساڵی 2024 ڕاستە بەڵێن وایە ئەم بەردەوامن دە پێشکەشکردنا کورد کۆنێکشندا لێ ئەم بەرێ بچن ناوڕێکی
دنگ امریکا جافکانی کا په باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دن پزانین و نوچه جیهانه ترکیه روجا سێشەمê êrişekê li Bakurê Sûriyê pêk anî û di encamê da herî kêm 11 kes hatin kuştin di nav de jî leşkerên hikûmeta Sûriyê li gor çavdîriya Sûriya mafê mirov û çavkaniyên Kurdî. Êrîş li rojavayê bajarê Kobaniyê qewmî di demekê da ku li Bakurê Sûriyê alozî di navbera şervanên Hêzên Sûriya Demokrat Hesedê û çekdarên opozisyonên ku Tirkiye piştgiriya wan dike de derketin pêş topbarana doh sêşemê jî li Kobaniyê û derdora wê ku di encamê de zarokekî jiyana xwe ji desta tirsek li nav rûniştvanên bajêr belav kir û gelekan ji wan malên xwe bi cî hiştin û berê xwedan cihên aramtir. Tirkiye her wiha bajarên Amuda, Dirbêsiyê, Tirbaspiyê û Tiltemrê jî topbaran kirin. Ji bo agahiyên dawî li dor van êrîşan û şîrovekirina vê mijarên ha hevkarên me Sêrwan Qeço ji navbenda nûçeyên dengê Amerîka û peyamnêrê me Zana Umer ji Qamişloyê bi me rane. Dema we her duan jî baş zana agahiyên dawî divê derbarê de çi ne û reaksiyona rêveberiya xweser bi giştî û Hêzên Sûriya Demokrat li beramber van êrişên Tirkiyên varocan çi ye? بله دم باش صالح شخوا اف ریوبریا خسر دو بداخیانیه که جی اف ایریشانا شرمزار کرد جارک دن بانگ لی گارانتورین آگریبستا سوتشی و اکتوبری امریکا و روسیه کرنگو دستوردانی بکن و وان ایریشان لسر هرمی راوستینن جخوا جالیه کی دن دیجی پشتی ایریشا بالافرک جنگی یا ارتشا ترکیه لسر بنکه یا ارتشا سوریه لآلیه کوبانه بویرنگی لآلیه کولانا کردی لقامش لوته خواندنگو دبگو او ترکی او ایریشپیک آنی به بشتی او پیله که نرازی بونه دناف خلکین اپوزیسیون یا نزدیکی ترکیه گو لسر داخویانین بنزدیک بونا با آلیه رژیم ده هنکی او نرازی بونا و کولانه لدیجی ترکیه داکت بله باشه سیروان یعنی لامریکا تهلوس دوان روجان دا تداخویانی جبر پرسن امریکی ام بجن بر پرسن پلای دویم تد بجن برتک یا نرازیبون درباره وان ایریشان دا درکتن پیشیانا بله صالح براستی تشتکی نه دوان سیروجین داوید نه دی راگهاندن لی حلوستا امریکا دیار امریکا وکو بشکش کوالسیون جی هلبت کوالسیون دجی داعش کو چه ایریشک یان اپراسیون کلشکریا ترکی نو لباکور سوریه دی یکسر باندوره که نگاتیف لسر شر دجی تروری بکسر شر دجی داعش جبرگو امریکی دبیجن اگر هاتو ترک درباس بون و رجاک مزنج شروان هیزن سوریا دموکراتیک ایدی نجار ببن کو بر بوان دوران بچن کو تکفن ناف شر ده اویک و بهلن کو ام بیجن هیلن پاش یعنی بهتر لباشور دورا يعني وكو باريزغا حسكه هروها وك باريزغا ديرزور ودورندن بگشتي براستي وفكري بمنج ايريشن داعش وامريكي بيجن خطر داعش هين هي افيك هين هلوستا امريكيه گشتيه ل امنظانن هين كا امريكا دوان روجي داويد بتايبت بشتي ايريشا فيداويه لدردورا كوباني كاوي هلوستا وي بتششي وي بحال حاضر هلوستا امريكا هروك خويه دجاتيا اوبراسيون كتركيانو باشه زانا ام اگر ورن سر ام ببیجن داخویانی کج آلیه ترکان درکتن کو او یعنی به تایبتی جی اف ایریشا کل دول کوبانی بوی ده تو باران ده بیجن او رد کر لسر ایریشن کو آلیه ام بیجن کرد سوریه هیزن سوریه دموکرات کرنه ده و درباره ده لآلیه دنجی ام ببیجن لآلیه عمودا و دربسیه و ترباسپیه و تلتمره جی تشتکی وها بویا یعنی پفچون لوان هریمان جی درکتنه پیش بله صالح شخو تکزی لسر و آگاهی گو ترک دبیجه ایریشا لسر کمیشه او ایریشا لسر کوبانی برسیفال سر ایریشا آگو دبیجه ادعا دکه گو حسده ایریش لسر کمیشه پیکانیه
هەسەدێ دریا ناوەندا ڕاگەهاندنا خوانیە پێکیدا خویانیەکێدا گوت هێزێ وان لێ دەبێتنانە حتا گو عێریشەکەی پێک بینە و لەسەر زارێ بەرپرسی ڕاگەاندنا هەسەدێ فەرهاد شامی ji بۆ دەنگی ئەمریکاشی تەکەس کرد و وان ت عێریشەکە لەسەر دەڤەرین تورکیایê پێک نانینە لێ دەهەمان دەمێدە تەکەس کرد و ئەوێ مافێ پاراستنا ڕەوا بکاربینن و دێ بەرسڤا عێریشن تورکیایê bidin. Çawa dan li kîjan deverê hatî dan heta niha ew agahiyên zelal di nava xaka Sûriyê de tekez nehatî ragihandin yani. Belê. Baş e Sîrwan yani eger em bidin berçavan ku wekta got Amerîka li dijî her operasyoneke Tirkiye li we wan navçeyan ev êrişên ku Tirkiye dike careke din xelkê herêmê de tirsîne yani duh wekû nimûne li Kobaniyê gelek wala birûniştivanên bajarê Kobanê ji malên xwereviyan û berbicihên aramtir ve çûn yani ew nerehetiya ku li herêmê çê dibe Amerîka çawa dikare garantî bike ku yani rûdanên wiha careke din dubare nebin kêmanî. ئەمریکا دەبێژە ئەو ڕێککەفتنێک و دو ساڵە 2019 لە ناوبەرە تورکیە و ئەمریکا و ژالێکی دەوێ هێزن سووریە دەموکراتیک هاتن ئەمزەکردن پشتی هەلبەت پشتی ئەو ئۆپاراسیۆناوێ چاغی ئاسەر سەرێکانیە و گرێسپی دەوێ ڕێز لەوان ئاگربەست و ڕێککەفتنان وەرەگرتن حتاک و ینی ئەمبێژن پرۆسێسا دیالۆگی جارێک دن vەگەر ئەمریکا هین دوێ باوەریە دەی لێ ئەم تەف دەزانن و ئەو هەرێم بە تایبەت هەرێمێک و تورکیە بەحساوێتکن یان کۆ تورکیە گوتیە و دخوازە بکە ئارمانج یان بەشێک ژێ ئۆپاراسیۆنا خویان و ئەنگۆ من بجوت الرفعت ئەمریکا تە هەبوونەوەی بەرچاو لێ دەکەتنە ڕاستە هێزین کوالسیۆنی جارجاران لێ دەکە بێژن دەوریên نۆبەداریە لواندەران پێکتینن لێ ئەو وەک دەڤەر وەکو هەرێم لە ژێر باندورا ڕووسایە و هەبوونەکە ڕژیما سووریە لێ دەکە هەیەش بەرلۆ ئەمریکا تەنێ دەکارێت شارچەوەیە هەوڵدانین خۆی دیپلۆماسی ڕێ لە بەرڤەیەکێ بگرێژ بەرگۆ ئەمریکا دەزان هەگەر هات و کریزەکە پەنابەران یانه لە هەرێمێ چێر بووە 100% باندۆرەکە نەگەتیف لە هەوڵدانین وێن دژی تەرۆرێ بکەن. بله سیروان قچوت جنابندا نوچه دنگی امریکا مربوی و زانا عمر پیامیر مش قامشلو مربوی گلک سپاس بوده ماوا. پیفدار وزارت درویه ایرانی روجا چهارشنبه گفت ایران آماده که گرتین به امریکا را بگوهرینه و بانگ لریوبریا سروک جو بایدن کرد که تف بگره لشونا نشاندان شانویان تهران دخواز آزاد کرنا زیادتری 12 ایرانیان لامریکای کریه دناو وان دجی 7 ولاتین ایرانیین امریکی 2 ایرانیین به رونشتنا دائمی لامریکای و 4 ولاتین ایرانیین به استاتوی قانونی لامریکای اجانس نوچه نی فرمی فارس لسر زار پیفدار وزارت در و ناصر کنعانی گوت ام آمدنه که گرتیان به واشنطن را بگوهرینن دوی امریکا ولاتین ایرانیین گرتی به شرط و مرج آزاد بکه. روجا سهشنبه وزیر دروی امریکا انتونی بلینکن ده توییت که دار راگهاند سیامک نمازی نها 1500 روجن بشاشی لإيران گرتی مایه و واشنطن به بریاره که آزادیا همو امریکین دست دجمنی وی روجلاتا ناویندا بپارێزە. کنعانی گوت تهران و واشنطن پشتی دانوستاندنên درێژ هەوڵ دەدن ڕێکەفتنە ناوکیە 2015 نو vejînin Yekîtiya Ewropî û Amerîkayê roja sêşemê got ku ew li ser bersiva Îranê li ser tiştê ku Yekîtiya Ewropî wekû pêşniyara xwe ya dawî ji bo rizgarkirina rêkeftinê bi nav dike lêkolînên dikin piştî ku Tehran bang li Washingtonê kir ku نرمبونێ نیشان بده. هەر سەبارەت بە ئێران یەکێتی ئەوروپا دەڵێ دەستی کردووە بە هەڵسەنگاندن بۆ وەڵامی ئێران لەسەر دوابەرنووسی ڕێککەوتن بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنە ناوچەکەی ساڵی 2015 کە ئێران لەگەڵ زلهێزە سەرەکیەکانی جیهاندا مۆری کردووە. ئەمریکاش دەڵێ ڕوانینی خۆی لەگەڵ جۆزێف بۆڕێڵ بەڕێوەبەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپادا باس کردووە. یەکێتی ئەوروپا ڕۆژی سێشەمە ڕایگەیان لێکۆڵینەوە دەکات سەبارەت بۆ وەڵامی ئێران بۆ ڕەژنووسی ڕێکەوتنی کۆتایی بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنە ئەتۆمەکەی ساڵی 2015 لەگەڵ زلهێزە گەورەکان کە لە وتوێژەکانی ڤێنەدا پێشکەشی کردووە. تەنها دەتوانم پشتڕاستی بکەمەوە کە ئێوارەی ڕابردوو وەڵامی ئێرانمان پێگەیشتووە. بۆ ئێستا ئێمە لێکۆڵینەوەی لەسەر دەکەین و لەگەڵ بەشداربووانی دیکەی پلانی کاری هاوبەشی گشتگیر و ئەمریکا لەسەر بەرەو پێشوەچوون ڕاوێژکاری دەکەین.
ئەمریکا ڕۆژی سێشەمە ڕایگەیان کە دەقی نۆژەنکردنەوەی ڕێکەوتنە ئەتۆمیەکەی پێگەیشتووە لەگەڵ تێبینیەکانی ئێرانیشدا لەو بارەیەوە. لە ڕاستیدا ئێمە تێبینیەکانی ئێرانمان لەسەر دەقی کۆتایی پێشنیارکراوی یەکێتی ئەوروپا وەرگرتووە. ئێمە لە پرۆسەی لێکۆڵینەوەداین و لە هەمان کاتدا سەرقاڵی ڕاوێژکردنین لەگەڵ یەکێتی ئەوروپا و هاوبەشە ئەوروپیەکانمان. بە درێژایی ئەم پرۆسەیە هەر لە سەرتاوە ئێمە ڕێبازێکی بنەڕەتی بە بەرنامەمان گرتووەتە بەر بۆ دانوستانەکان لەگەڵ بەشداربوونی پلانی کاری هاوبەشی گشتگیر کە ماونەتەوە. زانیمان ڕێککەوتنی کۆتایی لەسەر گەڕانەوەی هاوبەش بۆ ئەو پابەندبوونە دەبێت چۆن بێت. ئاژانسی هەواڵی ئێران ڕۆژیهێنی ڕایگەیاند بوو کە ڕەنگە ئێران ئەو دەقە کۆتاییە قبول بکات کە یەکێتی ئەوروپا بۆ ڕزگارکردنی ڕێکەوتنەکەدا ڕشتووە کە ئامانج لەی سنووردارکردنی بەرنامەی ئەتۆمی ئێران بووە لە بەرامبەر ڕزگارکردنی لە سزاکان. ئەگەر ئەمریکەکان بە شێوەیەکی واقعی نەرمینشان بدەن لە ڕۆژانی داهاتوودا دەگەینە ڕێکەوتن، بەڵام ئەگەر ئەمریکا ئەوە نەکات ئەوە هیچ ڕوونادات. ئەگەری ڕێکەوتنیە کە ڕەنگە ببێتە هۆی هەڵگرتنی سزاکانی ئەمریکا لەسەر بەرهێمێنانی نەوتی ئێران کە 2.5 ملیۆن بەرمیل بۆ لە ڕۆژێکدا پێشتر یارمەتی دەربووە بۆ دەستپێکردنی دابەزینی نرخەکان لە بازاڕەکانی جیهاندا بە جۆرێک کە ئایندەی گرێبەستە نەوتەکانی ئەمریکا نزیکەی لە 100 دابەزیوە و لە خوارد$90 بۆ هەر بەرمیلێک کە نرخەکەی دیاری کراوە. بەریتانیا، چین، فەڕەنسا، ئەڵمانیا، ئێران و رووسیا هەروەها ئەمریکاش بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە سەرەتای مانگی 8 ڕابردوودا دوای پچڕانی چەند مانگێک دانوستانەکانیان لەبارەی ڕێکەوتنە ناوچەکەەوە دەست پێ کردەوە. جۆزف بۆرێل کە هەماهەنگی دانوستانەکانی کرد بۆ گەڕانەوەی ئێران و ئەمریکا بۆ ناو ڕێکەوتنەکە دەڵێت ئێمە لێکۆڵینەوەی لەسەر دەکەین و لەگەڵ بەشداربوونی دیکەی پلانی کاری هاوبەشی گشتگیر و لەگەڵ ئەمریکاشدا لە ڕاوێژدا دەبین. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا. کۆماری ئیسلامی ئێران پەیامی خۆی گەیاندووەتە ڤیەننا، بەڵام ئاماژەکان وان نیشان نادن وەڵامێکی ئەرێنی بوو بێ هەرچەندە بە ئاگاهیەوە گەشتبینیەکیش لە ئارادایە. لێرەدا پرسیارەوەیە ئایا ئێران دەیەوێت بگاتە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا و لەگەڵ کۆمەڵگەی نێونەتەوەییدا یان وەک زۆرێک لە شیکەرەوە جەختی لێ دەکەنەوە تاران یاری بە دۆسەی کات دەکات. دکتۆر جعفەر حامدی شیکەرەوەی سیاسی ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر جعفەر، سپاس بۆ ئامادەبوونت و یەکەم پرسیاریشم ئەوەیە ئایا ئێران دوای ئەم هەموو کۆبوونەوانەی لە ڤیەننا بەشدار بۆ تیایاندا ئەوێ بگەڕێتەوە بۆ ئەو ڕێکەوتنە ناوچەیاننا؟ سڵاو بۆ ئێوە کاک بەڵێن وە سڵاو بۆ هاوکارانت. ئێران لە ڕاستیدا ماوەیەکی زۆرە بە تایبەت لەو کاتەوە کە پرەزیدنت بایدن هاتوۆتە سەردەسەڵات هەوڵ دەدا بە شێوەیەک لە کۆبوونەوەکاندا فعال و ئاکتیف بێت. لە کۆبوونەوەکانی ڤیەن، لە دانیشتە یەکلایەنەکان لەگەڵ وڵاتە گەورەکانی ئوروپا وەکو ئەڵمان، وەکو فەڕەنسا، وەکو بریتانیا وکوە. بەڵام واقعیەت ئەوەیە دوو پرس لێرەدا دێتە گۆڕێ. پرسی یەکەم ئەوەیە کە وڵاتەکان بە ئیزافەی ئێران، بە ئیزافەی ئەمریکا، وڵاتەکانی ئوروپا دەیانەوێ لەگەڵ ئێران بە تەوافق بگەن، بۆیە بەند بە بەند و وشە بە وشە لەو تەوافقە تازەیە کە ئەگەر بکرێ دەڕۆنە پێشێ. بەڵام ئێران ئاوا پرسەکە نابینێ. ئێران هەڵسەنگاندێکی بەرینی لە دەرەوەی ئەو پێکهاتنە هەیە و لەو هەڵسەنگاندنەدا خۆی دەبینێتەوە. ئێران با بڵین هەڵکەوتەی جوغرافیایی ئێران جوورێکە کە بە درێژایی مێژوو سەرکردایەتی و دەسەڵاتی ناوەندی ئێران لە بینی ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا کەڵکی خراپی وەرگرتووە و ئێستا لە ڕۆژهەڵاتدا لە ئاسیا دەبینین کە کۆمەڵێک پرز لە گۆڕەدایە کە وڵاتەکانی وەکخستوە. ئەگەر یارمەتیم بێ بۆ خۆت دەزانی ینی وەکو جەنابی شێسە لە وەڵامی ئەم پرسیاری پێشوە ئاماژە و پێکرد پێ دەچێت ئەوروپاییەکان بە تایبەتی جۆرێ لە گەشتبینیانە بێ بەوەی کە بگەنە ڕێکەوتن لەگەڵ ئێراندا. بەڵام ڕێکەوتن چی بە ئەوروپاییەکان دەبەخشێ لە کاتێکا کە هیچ ئاماژەیەک لە ئارادا نییە بەوەی ئێران ڕفتارێ لە ڕفتارەکانی خۆی بگۆڕێ. بۆ نمونە ئەگەر ڕێکەوتنی ناوچی بکرێ هیچ شتێک لە ئارادا نییە کە ئێران بەرنامەی موشەکی خۆی موشەکە باڵستیچیەکانی
ڕابگرێ یا بەرنمەی درۆنەکانی ئەو فڕۆکەی بێفڕۆکەوان دەستێ وەردانەکانی ئەوروپا دڵی بەچی خۆشە پرسیارێکی زۆر جوانە کاک بەڵێن کورد ئەوروپا دڵی بەوە خۆشە کە نەوت و گازی ئێران بڕواتە دەرێوە ببێتە جێگرەوەی نەوت و گازی رووسیا کە بەرەبەرە لە مانجی 12 ئەم ساڵدا بە شێوەیەک لە شێوەکان تا زیاتر لە 95% دەبەستری ئەو لولانە و ئەوروپا لە واقعدا خۆی بەوەوە مەشغوڵ کردووە کە بزانێ ئایا ئێران دەتوانێت جێگرەوەی نەوت و گازی رووسیە بێ وەختێک ئەو گەمارۆی ئابوووریەی لەسەر لا بچێ ئەمە لایەک لای دیکە ئەوەیە ئێران بۆ خۆی چاو لەوە دەکا هەر ئەمڕۆ هەواڵ گەیشت کە چین و هندوستان تاجیکستان و رووسیەی سپی ئامادەی مانۆڕێکن یا مەشقێکی سەربازین لە وڵاتی رووسیا هەر شێوەیەک بە ئێرانی یا باڵانس ئەو باڵانسە دەبینێت چاو لەوە دەکا کە ئەوە بۆ خۆی لە خۆیدا گرفتێک بۆ باری ئەمنیەتی بۆ پرسی شەڕی ئۆکراین بۆ پرسی ئەمریکا ئەوانە دێنێتە پێشێن و لە لایەکی دیکەوە چاو لەو باڵانسە دەکا ئەگەر ئێران لە دەستی بێ ڕای دەگرێت بۆ لەبەرچی لەبەرەوەی ئەو گەمار و ئابۆرانی تاسە کەوتۆتە سەر ئێران بەو شێوەیە کاریگەر نەبووە کە وڵاتانی ڕۆژ ئاوا دەڵن چونکە ئێران بە نێوی عێراق نەوت بفرۆشێ ئێران توانێتی نەوتی خۆی بە قاچاق بەرێ بۆ چین و ئێران لە زۆر ڕێگاوە توانیوێتی بودجەی ساڵانی خۆی بە شێوەیەک لە شێوەکان تەمین بکە باشە دکتۆر جعفەر پێ دوایە رووسیا ڕێگە بدا بەوەی کە ئێران بگەڕێتەوە بۆ ئەو ڕێکەوتنەوە نەوتەکەی خۆی هەناردەی ئەوروپا بکە ئەمە پرسێکی زۆر زۆر گەورەیە من پێم وایە دەبێ ئەوەی لەو چوارچێوەیەدا ببینین ئایا ڕووسەکان نیازیان بە ئێرانە و جۆڕایاڵی ئێران دەکەن یا ئێران نیازی بە ڕووسەکانە و جۆڕایاڵی ڕووسەکان دەکەن باوەڕی ئێران نیازی بە ڕووسەکانە بۆیە ئەگەر ئوروپا بکەوێتە سەر ئەو چوارچێوە فکریە کە ڕەنگە نەوت و گازی ئێران ببێتە جێگرەوەی رووسیا بە باوەڕی من رووسیا دەرەتانی ئەوە نادا وەک شتێکی کە مانجێک مانگونیوێک لەوە پێشیش بە جوورێک بە ئێران ڕاگەیاندرا کە تۆ ناتوانانی دۆستی منیش بی و لە جیاتی منیش نەوت بفرۆشی بە دوژمنەکانم بەڵام بەداخەوە ئوروپا هەر لەو چوارچێوەیدا دەڕاتە پێشێ لە شتێکی دیکە حاڵی نییە ئەوان شتەکەی بە شێوەی مانگ و دوومانگ دەبینن استراتیژیەکی گرنگ لە بەرابەر ئێراندا پەیڕەوی ناکەن بۆیە من لە عینی حاڵدا دوێنێ ئەمریکا ڕایگەیاند کە حازر نین سپای پاسارانی ئێران لە لیستی ترۆر بێننە دەرێ ئەمەش شتێکی دیکەیە و ئەمن پێم وایە دەتوانین لێرەدا کاک بەڵێنی بەڕێز بەو تەوافقە بگەین من و جەنابەت کە ئێران لە واقعدا یاری بە ناوەڕۆکی ئەو ڕەشنووسە دەکا کە ژۆزێف بۆڕێل پرسی دەرەوەی سیاسەتی ئوروپا نردوێتی بۆ ئێران و ئەمریکا و ئوروپاش مەشغوڵ کردە بەو مەوزوعە دەنا چاو لە باڵانسی خۆی لە عێراق لە یەمەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە ئاسیا و دۆستایەتی خۆی لەگەڵ چین و هندوستان و رووسیە دەکات دکتۆر گیانی ڕۆژاوا کەی دەگاتە ئەو بەرەنجامەی کە بڵێ تەنانەت ئەگەر بێت و ڕێکەوتن لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا بکرێ ڕێکەوتن بە مانای هەڵگرتنی سزاکانە یاخود کەمکردنەوەی سزاکانە لەسەر کۆماری ئیسلامی ئێران وا خۆت دەزانی داهاتێکی زۆر دەکەوێتە ناو ئێرانەوە گیانی ڕۆژاوا کەی لەو ڕاستیە تێدەگا کە ئێران ئەو داهاتە بۆ باشترکردنی ئاستی بژێوی خەڵک لە ئێراندا بەکاری نایەنێ هێندەی ئەوەی بۆ ئاژاوە جێڕیەکانی خۆی بۆ سیاسەتە شەڕانگێزیەکانی خۆی لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەکاری دێنێ لە کاتێکا جیهانی ڕۆژاوە باز لە سەقامگیری ئاسایش و ئاشتی دەکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر سەرنجڕاکێشە کاک بەڵێن بەڕاستی پرسیارێکی زۆر زۆر سەرنجڕاکێشە هەموو ئەو ئوروپایانەی کە لە بەرپرسایەتیدا نامێنن کاتێک دێنە سەر مێدیا خۆیان لە تەلەڤیزیۆنەکاندا دەردەخەن کاتێک مقالە و ئارتیکل و ئەوانە کاتێک گوتوێژ دەکەن
دەبینی ئەوەندە ورد لەسەر ئێران قسە دەکەن، ئەوەندە بە هەڵوێست لەسەر کردەوە دژی ئەنتەرناشۆناڵەکانی ئێران قسە دەکەن کە لە من و جەنابی کورد ئەگەر شارەزاتر نەبن کەمتر لەوەی شارەزانین و لەلایەکی دیکەوە هەتا لەسەر دەسەڵاتن ئەوان مەوزوعێکی دیکە دێن نەگۆڕێ. بۆیە بە باوەڕی من کۆمەڵێک سیاسەتمەداری نایف واتە لە واقعدا تاکتیک بەڕێوەبەر کاری ڕۆژانە بەڕێوەبەری ئێستاش لە ئوروپادا دەسەڵاتی هەیە و من پێم وایە ئەو کۆمەڵە لە واقعدا بۆتە یاری دەستی ئێرانیەکان. بێگومان ئەوان بخواان ئەوە دەزانن کە ئەگەر ئێران دەستی بە پوڵی نەوت و بە پارەی ئیمکاناتی دیکە و گەماڕۆی بەگشتی گەماڕۆی لەسەر لا بچێ بێگومان ئێران دەست بەداری سیاسەتەکانی خۆی نابێ و ڕاستیشە ئینسان ئەگەر ئێستا بۆ منی ڕۆژهەڵاتی پیاو دەبێت دژمنەکەی خۆی بە پێی واقع بناسێ. ئەوەی واقعێت ئەوەیە من ئەگەر لەو بارەدا چاولیە بکەم دەبینم ئێران ورتر و سەریحتر لەگەڵ مەوزوعەکە دەڕواتە پێشێ و نەتیجەیەک لە وردی و لە سەراحەتی کەلامی کە ئێرانیەکان هەیەە ئەوەیە کە ئەوان نایانەوێت بە تەوافق بگەن. ها کاسبین ڕایگەیان کە من بوومە وڵاتێکی ئەتۆمی و تۆ چم لێ دەکەی ئەو دەمی لە بەرابەر لە ئێران نادرێت. وەختە کێشەکە زۆر ئاڵۆستریش دەبێ بە تایبەتی ینی کە ئێستا لە ئەوروپا و لە ئەمریکاشدا ئاماژە بەوە دەکرێت ئێران هەروە دێ و نزیک دەبێتەوە لە دروستکردنی چەکی ناوچی. دکتۆر جەعفەر زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ ئێوەش و بۆ داوەتەکەتان. زۆر سپاس دەکەم. زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هوەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. لە عێراق کۆبوونەوەکان بەردەوامن وەک دەگوترێ بۆ کردنەوەی گرێکوێرەکانی ئەو ئاڵۆزیە سیاسیانەی کە دەشێ ئەگەر بەردەوام بێ کاریگەریەکی قورسی نەرێنیانە بکاتە سەر تەواوی جومگەکانی فەرمانڕەوایەتی لایەنە ڕکابەرە شیعەکان تا ئێستاش نەگەیشتوونەتە ئەوەی بگوترێ هەر هیچ نەبێت تروسکایی یەک دەرکەوتووە بە ئاڕاستەی ڕەوانەوەی کێشەکانیان. دڵشاد ئەنوەر و سنوور کەریم پەیامنێرانی دەنگی ئەمریکا چاودێری ڕەوشی عێراق دەکەن. دڵشاد سنوور سپاس بۆ ئامادەبوونتان. سنوور یەکەم پرسیارم بۆ تۆیە. ئێستا کە قسە دەکەین کۆبوونەوەی لایەنە سیاسەکانی عێراق لە کۆشکی حکوومەت بەڕێوە دەچێت لە بەغدا لەسەر داوای سەرۆکوەزیری وڵاتەکە بەڵام بەپێی ئەو ڕاگەیەنراوانی کە بڵاو کراونەتەوە ڕەوتی سەدر بەشدار نییە لەو کۆبوونەوەیەدا. ئایا بەشداری نەکردنی سەدرەکان ئەشێ وەگەوە سیر بکرێت کە دەشێت کۆبوونەوە بەبێ هیچ ئەنجامێک کۆتایی پێبێ؟ لە ڕاستیە ئەو دۆخ و گژی و ئالۆزی و ئەو بەسەڵەتە سیاسی کە بەگشتی عێراقی گرتوتەوە لایەنەکانی گەیاندا ئەو قەناعەت دەر لە سەدر ئەگەر تەنانەت سەدر ئامادە نەبێت لەگەڵ لایەنە سیاسیەکان دانیشتن تا لە دەرەوەی ئەوان کۆبوونەوە بکەن و ڕێکەوتنێکی گشتی و حەقیقەتێکی نیشتیمانی دروست بکەنەوەی کە لە ڕابردووشدا دێنیمان هادی عامری هاتە ناو هاتە شاری سلێمانی و هەرێمی کوردستان و لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆبووە لەگەڵ بەشێک لە لایەنە سنەکانیش و بەشێک لە شیعەکانیش کۆ بۆ دیارە دانوێت خوێندنێکی نیشتیمانی دروست بکەن ئەگەر لە دەرەوەی بەشداریکردنی سەدریش بێت. من پێم وایە سەدر لە ئێستادا دەیەوێت چاودێری دۆخەکە بکە ئەگەر هەموو لایەنەکان ڕێکەوتنێکی سیاسی هاوبەش بتوانن واتە ئیمزا بکەن و پاکێجێکی هاوبەشیان هەبێ لەو کاتەدا سەدر ناچارە یاخود بەشدار بێ یاخود لە دەرەوەی دەسەڵات بمێنێتەوە بە شێوەی ئۆپۆزیسیۆن. لە ئێستادا دەیانەوێت ماوەی ساڵێک یاخود 2 ساڵ بە تایبەتیش پێکەنانی حکوومەت بۆ ئەوەیە کە پرس بەڵێ سنوور دەگەڕێمەوە بۆ لا دەشمە لای دڵشاد ئەنوەر. دڵشاد لەم چەند ڕۆژەی ڕابردوودا سەدر داوای ئەوەی کرد خۆپیشاندانی 1 ملیۆنی لە عێراقدا بکرێت و بڕیار بوو ڕۆژی شەمە و خۆپیشاندانە بکرێ. بەڵام لە ناکاو سەدر پەشیمان دەبێتەوە دەڵێت دوای دەخەین بۆ کاتێکی نادیار. هاوکات مستەفە کازمی داوای
کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی کرد لە کۆشکی حکوومەت چۆن دەتوانین ئەم دوو هەواڵە پێکەوە گرێ بدەین لە چیا پەیوەندیان هەیە بەیەکەوە؟ بەڵێن دیارە هۆکاری دواخستنی خۆپیشاندانەکەی ڕۆژی شەمە لەلایەن سەدرەوە هەر دوای یاخود پێش دواخستنەکە سەدر ڕایگەیان بە ئاشکرا باسی لەوە کرد مەترسی خۆی نیشاندا لە هەڵگیرسانی شەڕ و دروستبوونی بارگرژی. بە پێی زانیاریەکانەوەی کە من لە بەرپرسانی باڵی عراقەوە وەرم گرتووە دوو هۆکارەیە بۆ دواخستنی خۆپیشاندانەکەی سەدر. هۆکاری یەکەم ئەوەیە کە ئەو زانیاریانەی کە لە بەردەستدان کە زانیاری تەواو دروستن ئاماژە بەوە ئەکەن کە لە ڕێگەی حزبوڵڵای لوبنانیەوە هۆشداری دراوەتە سەدر بەوەی کە دۆخی عراق ئالۆستر بکە ڕەنگە لێی قبول نەکرێەوە پێی وتراوە بە نەس بە سەدر لە پەیامەکە پێی وتراوە کە ئەوەی کە تۆ ئەتەوێت لەم 4 ساڵان ناتوانرێت جێبەجێ بکرێت ئەتوانرێت بۆ 4 ساڵی داهاتوو کاری لەسەر بکرێت. دیارە مەبەست لەمە ئەوەی کە سەدرەوێت دەستکاریکردنی سیستمی حکومڕانی و سیاسیە لە عراقا. و خاڵێکی تریش کە سەدری با بڵێن خۆپیشاندانەکەی دواخست پەیوەندی بەو دوو دەست پێشخەریەوە هەیە کە بەجیا هەرێک لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عراق کە ئێستا کۆبوونەوەی لەسەر بانگێشی کازمی لە بینای ئەنجومەنی وەزیرانی عراق و لایەنەکان بەشدارن جگە لە سەدر. و خاڵێکی تریش ئەو هەوڵانەیە کە هادی عامری بەجای گێڕێ بۆ دروستکردنی دیالۆگێکی نیشتیمانی. من ئەمەوێ زانیاری تازە لەوە بخەمە ڕووکە جۆرێک لە هێوربوونەوە هەیە و سەدر چاوەڕێی بورن ئەم هێوربوونەوانە ئەکا بەوەی کە دووسێ تەرحەیە. یەکێک لە پێشنیارەکان ئەوەیە کە هەندێک لە داواکاریەکانی سەدر جێبەجێ بکرێت بۆ ئەوەی عراق بەرەو بارگژی زیاتر نەڕوات. ئەو داواکارانی سەدر بە تایبەتی کە بگەنە ڕێکەوتن لەسەر دانانی سەرۆکوەزیرانێک کە سەدر پێڕازی بێت. و خاڵێکی تر گرنتی بدرێتە سەدر ئەگەر حکوومەت پێک بهێنرێ سەرۆکوەزیرانەکەی ئەو لاری نەبێ لەسەری و پەرلەمانیش ئەگەر کۆ ببێتەوە بۆ ماوەی ساڵێک بێت تەنها 3 دانیشتن ئەنجام بدات. دانیشتنێک لەسەر بۆ گفتوگۆکردن لەسەر یاسای هەڵبژاردن، دانیشتنێک بۆ گفتوگۆکردن لەسەر کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراق و دانیشتنێکیش بۆ متمانەدان بۆ حکوومەتەی کە ئەگەر ڕێکەوتن لەسەری بکرێت لە عراقا بۆ ئەوە بێت. واتە دڵشاد یەک پرسیاری تر بە خێرایی وەڵام بدەیتەوە گەڕانەوەی سەدریەکان بۆ هۆڵی پەرلەمانی عراق ئەمە ئەگەرێکی چەند کراوەیە لە بەردەمیاندا بە تایبەتی کە داواکە هەڵبژاردننی پێشوەخت بکرێەوە زۆرێک لە شیکەرەوە جەختی لێ دەکەنەوە دەڵێن مەبەستی داواکەی سەدر ئەوەیە کە جاری چکە بگەڕێتەوە پەرلەمان لێرەدا چی هەیە؟ بەڵێ بەپێ ئەو زانیارانەی کە لە بەرپرسانی باڵای عراقەوە من دەسم کەوتووە ئەوەیە کە ئەم تەرحە خراوەتە بەردەم سەدر. پێشنیاری ئەوە بۆ سەدر کراوە کە دەرەچەیەکی یاسایی بدۆزرێتەوە بۆ ئەوەی پەرلەمانتارەکانی بگێڕدرێتەوە بۆ پەرلەمانی عراق و چیتر لەم ڕێگەیەوە کۆتایی بۆ قەیرانە سیاسی و کۆمەڵایەتی و ئەو ئاڵۆزیانی کە لە عراق هەیە کۆتایی پێبێنرێ. بەڵام بۆکەوەی کە زانیاریەکان لە ئارادان سەدر ئەم پێشنیارەی ڕەت کردوێتەوە و ئاماژەدان بە نەگەڕانەوە بە شێوەیەک لە شێوەکان وەڵامدانەوەی ئەو پێشنیارانەیە کە خراونەتە بەردەمی. چونکە سەدر پێی وایە ئەگەر بەرلەمانتارەکانی بگەڕدرێتەوە بۆ پەرلەمانی عراق و دەستبەرداری ناڕزایەتی جەماوەرەکان بێت ئەو بۆ چوونە لە عراقەکان دروستە بێت کە فشارەکانی سەدر هەمووی بۆ ئەمە بووە. بۆیە سەدر پێی وایە ئەم هەنگاوە لە نێو شەقامی عراقی ئایشکێنە بۆیە تاکو ئێستا بەمە ڕازی نەبووە. سنوور ئەلبەتە مقتەدا سەدر ئاماژەی بەوە کرد کە بۆیە خۆپیشاندانە 1 ملیۆنیەکە دوا دەخا تا خۆی دوورە پەرێز بگرێت لە ئەگەری ڕوودانی شەڕی ناوخۆ. بەڵام ئەم ئەگەرە هەمیشە ئەگەرێکی کراوەیە لە عراقدا و بەردەوامیش مەترسێکی گەورەیە ڕوبەڕووی ئایندەی عراق. خەڵک چۆن لەمە دەڕوانن؟ لە ڕاستیدا بە بڕوای من لە ئێستادا ژاماژەی پێکرد جۆرێک لە خاوبوونەوە دروست بۆ لە نێوان هێزە سیاسیەکاندا لەبەرەوەی کە بە گشتی هەست بۆ کراوە کە دۆخی عێراق لە بەردەم دۆخێکی زۆر مەترسیداردایە واتە هەڵگیرسانی شەڕێکێکە لە ئەگەرە زۆر نزیکەکان بە تایبەتی لایەنە شیعیەکان هەستیان بۆ کردووە کە ئەم جارە ناکۆکیەکان لە نێوان خۆیاندایە. بۆیە پێم وایە ئەگەر لایەنە سیاسیەکان بڕیار بدەن بە دووبارەکردنەوەی هەڵبژاردن خەڵک لەم دۆخە زۆر ناڕازیە دێ خەڵک جارێکی تر متمانە نابەخشێتەوە بە لایەنە سیاسیەکان و بە بڕوای من بە دەرەجەی یەکەمەوەی کە زەرمەند دەبێت لەم دۆخە کووردا
لە بەرۆی کە لە ئێستادا دۆخی هەرێمی کوردستان بە دۆخێکی زۆر ناهەمواری سیاسی و کۆمەڵایەتی و اقتصادیدا تێپەڕێ خەڵک جارێکی تر بە ئاسانی متمانە نابەخشێتەوە بە سەرانی سیاسی کورد لە بەغدا و ناچنەوە سەر سندوقەکانی دەنگدان ئەم دۆخەی کە لە کوردستاندا هەیە بە تاکید بۆ گەلانی عێراقیش هەر هەمان دۆخە و بۆ ئەوانیش هەڕاستە کە ڕەنگە جارێکی تر بە ئاسانی نەچنەوە سەر سندوقەکانی دەنگدانێکی تر بکرێ پێم وایە شەرعێتێکی ئەو تۆی نابێت. دڵشاد با دوا پرسیارم لە لای جەنابەت بێ ڕۆڵی وڵاتانی دراوسێ بە تایبەتی عەرەبستانی سعودیە و کۆماری ئیسلامی ئێران هەروەها تورکیاش لەم قەیرانانەدا چەندە ئەکرێ ئەوەی کە ئێستا لە عێراق ڕوئەدا بە قەیرانی دەرەکی و گواستنەوەی بۆ ناو عێراقدا بنرێ یاخو نا بە پێچەوانەوە ئەمە هەر بەڕاستی قەیرانی نێوان خۆیانە عێراقیەکان. بەڵێ بێگومانەوەی کە بەرپرسانی عێراق بە ئاشکرا نایشارنەوە ئەوەی کە ئێستا لە گۆڕەپانی سیاسی عێراقا ئاگوزەریە بە شێوەیەک لە شێوەکان گواستنەوەی ململانی ئیقلیمی و نێودەوڵەتەکانە بۆ ناو خاکی عێراق و بە ئاشکرا خۆ ئێران بە ئاشکرا ڕۆڵی هەیە لە پشتیوانیکردنی هێزەکانی نێو چوارچەوەی هەماهەنگی و فشار خستنە سەر ڕەوتی سەدر خۆگە ڕۆڵی ئێران نەبووایە ڕەنگە سەدر بیتوانایە حکوومەتی زۆری نەپێک بهێنێ و ئالۆزی زیاتر عێراقی بگرتایەتەوە و بێگومان سەدر هەمیشە لە ڕاگەیەنراوەکانیان نایشارێتەوە کە بەڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ ئێرانەکان تۆمەتبارەکە بەوەی کە دەستیان هەیە لە ئالۆزیەکانی عێراقا و دەستیان هەیە لە ململانی سیاسەکانی عێراقا و بە هەمان شێوە لایەنەکانی نێو چوارچەوەی هەماهەنگیش پێیان وایە ئەو یاریەی کە سەدرێکە یاخود ئەو جوڵانەی کە سەدرێکە لە دەرەوە با بڵێن جوڵەنەری هەیە بە تایبەتی ئەوان پەنجەی تۆمەت بە دیاریکراوی بۆ عەرەبستانی سعودیەوە بە زیاتر بۆ ئیمارات درێژەکەن بێگومان بەرپرسانی عێراق نایشارنەوەکە ئەوەی کە لە عێراقا ئێستا غیابە یاخود بوونی نییە تەنها با بڵێن ئیرادەی عێراقیەکانەوە ئەوەی کە جوڵەنەری هێزە سیاسیەکانی عێراقا ململانی نێودەوڵەتی و ئیقلیمیەکانە کە گوازراوەتەوە بە عێراق و ئەم ناکۆکیە سیاسی و ئالۆزیە ناوخۆیانەی لێبەر هەماتووە بۆیە ئەوەی کە لە ئێستادا لە عێراقا گوزەریە بێگومان کاریگەریەکی زۆری وڵاتانی دەوروبەری لەسرە و هەر لایەنە و هەر وڵاتە و پشگیری بە لایەنێکی دیاریکراوەکات بۆیە دۆخەکە تا ڕادەیەک ئالۆز بووە خۆ ئەگەر وەکو بەرپرسانی عێراق ئاماژەی بووەکەن ئەگەر ناکۆکیەکان تەنها لە نێو عێراقیەکان بووایە ڕەنگە چارەسەرکردنی ئاسانتر بووایە بەڵام لەبەرەوەی کە ئالۆزیەکان گواستراوەتەوە بۆ ناوخۆی عێراق بۆیە چارەسەرکردنەکانیش قورستر بووە. دڵشاد سنوور زۆر سپاسان دەکەم. ئەجانسەکە نوچەیەنە رووسایە ڕۆژە سێشەمێ گوت کە رووسیا و تورکیە ji بۆ şandina beşê duyemîn ya sîstema berevaniya ezmaniya S400 ji Enqereyê girêbestekî îmzekirine lê raderekî berevaniyê Tirkiye yekser guman li ser vê raportê danîn. Ajansa TASS li ser zarê serokê xizmeta hevkariya leşkeriya Rûsyayê Dmitry Shogayev got ez dixwazim bêjim ku peymana têkeldar hatiye îmzekirin di vê peymanê de jîbecîkirina berehmehênana hin pêkhateyên sîstemê tê pêşbînîkirin. Kirîna destpêkê ya Tirkiye sîstema S400 a Rûsî sala 2020 Amerîka hevalbenda Tirkiya NATOyê torek kir ku wekû tolvedan ceza li ser Tirkiye sepandin. Berpirsekî berevaniyê Tirkiye roja sêşemê got li hevkirinê nû tune. Her girêbesteke berevaniyê ya nû di navbera Rûsya û Tirkiye de dê bibe sedema nîgeraniya cidî ji aliyê Washingtonê ve di demekê de ku ew hewl dide Rûsyayê bi tenê bihêle û yekîtiya NATOyê biparêze li hember êrişa Rûsya li Ukraynayê. سەرۆکی ئۆکراین ئاماژە بە هێرشێکی هێزەکانی وڵاتەکەی دەکات لە پشت هێڵەکانی دوژمنەوە و ستایشی ئەوانەش دەکا کە دژی داگیرکردنی ناوچەکانی ئۆکراینان و بەشداریان لەو هێرشانەدا کردووە. ڤۆڵۆدیمیر زلنسکی لە وتارێکی ڤیدیۆییدا سوپاسی ئەو کەسانەیشی کردووە کە پشتیوانی لە هەوڵەکانی کیەڤ دەکەن لەم شەڕەدا. هەروەها ئاگاهیشی داوە تا هاوڵاتیانی ئۆکراینا نزیک نەبنەوە لە دامەزراوە لەشکریەکانی ڕووسیا و لە شوێنەکانی هەڵگرتنی چەک و تەقەمەنی و کەرەستە و کەلوپەلی لەشکریانەی ڕووسیا. تەقینەوەیەکی تر ڕۆژی سێشەممە لە یەکێ لە ئامارە چەکیەکانی ڕووسیادا ڕووی داوە لە نیمچە دوورگەی کریمیا. ئەمەش دووەم تەقانەوەی ئامارەکانی چەک و تەقەمەنی ڕووسایە لە 2 هەفتەی
ڕابردوودا. وێڕای ئەو قەدەغەکردنەی لەسەر مناڵە باربردن هەیە، بەڵام هێشتا ژمارەیەکی زۆری ژنان لە ستانەکانی تری دراوسێەوە سەردانی ستانی فلۆریدا دەکەن بۆ مەبەستی منداڵ لە باربردن، هەرچەندە لە پاش بڕیارە مێژوویەکەی دادگای باڵای ئەمریکاوە لە ستانی فلۆریدا هەندێک کۆتوبەندی نوێ دانراون. جا ئایا بنکە تەندروستیەکان لە وستانە چۆن سەر و سەودا لەگەڵ ئەم بابەتەدا دەکەن؟ ڕەڤیندۆسکی لە راپۆرتەکەیدا وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە. ئەف کلینیکا ji berxwebirinê li Jacksonville Florida ya girêdayî rêxistina Planned Parenthood ji nexweşên wîlayetên cîran hatiye dagirtin piştî ku biryareka dîrokî di Hezêranê da ji hêla dadgeha bilind a Amerîkayê ve qedexeyên nû li ser pîvanên ji berxwebirinê danîn. Digel ku Florida pencereya xwe ya ji berxwebirinê daxist bo hefteya 15 ya ducaniyê ku ew berê hefteya 24 bû, yasayên wîlayetê hîn jî li başûrê Rojalatê Amerîka di nav yasayên herî nerimdane ji bo jinan. Ji bo navendên me yên tenduristiyê em niha derawşekê dayîne ku em pir hewl dideyn ji bo xelkê civatên xwe yên Florida xizmetê bikeyn. Lê meharîkarî ji xelkê derve wîlayetê jî heye ew tên cem me. Ji ber vê em hewl didin ku xizmetên tenduristiyê ji bo van hemî nexweşan peyda bikeyn û ev her diçe dijwartir dibe. Klînîkên Planned Parenthood li Florida deriyên xwe di dawiya hefteyê de jî vekirin û demijmêrên karê xwe jî dirêjkirin. Diger rojê 12 demijmêran li hin klînîkan da ku karibin hatina nexweşin li derveyê wîlayetê ve hewînin û xizmeta wan bikin. Wek rûnijvaneka Floridayê, Jasmine dibêje ew nikare ezmûna dijwar ya kesin ku naçarin ji wîlayeteke din bên ji bo ji berxwebirinê xeyal bike. Jasmine jî naçar bû ku zarokê xwe ji ber xwe bibe, da ku karibe xwendina xwe ya zanîngehê biqedîne. Beşekî min hest bi şikestinê dike ji ber ku ez pê ve girêdayî bûm. Ez ji ber temenê xwe di navbera hîştin û ji berxwebirinê de asêma bûm. Ez ne 16 salî me û di canî me û di heman demê de ez di temenekî de me ku mirov tê de xwedî zarokin. Ev ji bo min şikestineke bû. Lê ez dixwazim zanîngehê biqedînim. Ji ber vê yekê ez dizanim ji hêla jiyana dirêj ve ev ji bo min çêtir e. Herçend ev biryarek dijwar bû. Rêxistin hewl dide ku neh pizîşkên din wergire, hin ji wan çend rojên hefteyê ji wîlayetên cîranin ku ew êdî nikarin lê bixebitin tên. Nexweşin li derveyê wîlayetê dema ku ji bo ji berxwebirinê têne Florida, naçarin çend rojan kar nekin. Yasaya nû ya wîlayetê ji wan dixwaze ku berî proseya ji berxwebirinê du caran werin dîtin, ku herî kêm 24 demijmêr di navbera her du caran da hebin. Di derbarê heweldana jinan ya ji berxwebirinê da gelek agahiyên şaş hene û çima ew li benda 15 yan 16 hefteyan dimînin. Kes naxwaze li vir be û proseya ji berxwebirinê bike. Ew bijareke ku jin hewl didin di jiyana xwe de bikin da ku alîkariya malbatên xwe bikin yan danûstandinan bi encamên têkiliyên xwe ra bikin yan jî danûstandinan bi ducaniya nasaxlem ra bikin. Ne wisaye ku ew ji hatina vir hez dikin. Wîlayetên din ên komarî lê desthilat darin, wek Louisiana, Mississippi, Alabama û Georgia hema bi tevahî ev prose qedexekirine yan jî pencereya ducaniyê bo 6 hefteyan kêmkirine. Ew di vê derbarê de biryara dadgeha bilind ya ji navbirina mafê ji berxwebirinê li seran serê welat bikartînin. Ravindowski, Dengê Amerîka. بەڵێن ینی ئەv ژناڤبرنا دادگەها بلندا ڕۆ ڤی وێید بڕاستی ژی پرسکرێکێکە مەزن ji بۆ ژنان لە سەرانسەری ئەمریکای دەرخستیە پێش ku divê karê xwe bicî bihêlin, divê biçin wîlayetên ku rê didin ji ber xwebirinê. ساڵح بێ لەوە ئەو بڵین زەحمەتە زۆرەی کە دروست بووە لە سەری، ینی زۆرێک لە چاودێریش لێرە لە پسپۆڕانی ئەمریکایی خۆیان باسی دەکەن، دەڵێن بە دووری نازانن بە تایبەتی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی و ئەم میتەرمەی کە لە بەردەمیشماندایە ڕنگدانەوەی ئەم بابەتە هەبێت. دیار بێ ڕاستە. بینەرە هێژان لەڤر ئەم دگهن داویە کورد کۆنێکشنە ئیرۆ تا جارەکەدن سڵاوی من ساڵح دەمیجەر و هەفکاری من بەلێن ساڵح بۆوە هەر شاد و بەختەوەر بن. هەر لە خۆشی ئاجەتان بێڵی.